پۆست و کورسیەکانی ئەو پارێزگایە کە تا ئێستاش ڕێککەوتنی لەسەر نەکراوە ئەو بۆ زانیاری زیاتر پەیامنێرمان وریە حەمەکەریم لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە بێت. وریە سڵاو لێبێ، ئەگەر زانیاریمان بێتێ لەسەرەوەی کە لە ئێستادا کۆبوونەوەکە دەستی پێکردووە یاخودنا؟ بەڵێ لە ئێستادا بەشێکی زۆر لەلایەنەکان ئەو حەوت لایەنە سیاسیایی کە بڕیارە ئەمڕۆ کۆبوونەوە بکەن بەشێکی زۆریان هاتوونەتە نێو هۆڵی کۆبوونەوەکەوە چەند لایەنێکیان ماوە و چاوەڕوانی گەشتنی ئەو لایەنە دەکەن بۆ هۆڵی کۆبوونەوەکە بۆ ئەوەی کۆبوونەوەکە دەست پێ بکات و کۆبوونەوەکە ئەمڕۆ وا بڕێرە بە گوێرەی سەرچاوەکانی نارتی ئەمڕۆ واژوو لەسەر ئەو ڕێککەوتنە بکرێت کە ماوەی ساڵ و نیوێکە کە لایەنە سیاسیەکان کۆبوونەوەی لەسەر دەکەن و ئەمڕۆ بستانەوەمین کۆبوونەوە 9 قۆڵی و 8 قۆڵی و 5 قۆڵی و چەند قۆڵیەکان ئەمڕۆ بستونەوەمین کۆبوونەوەیە کە لایەنە سیاسیەکان ئەنجامی دەدەن و ئەمڕۆ بە گوێرەی زانیاریەکان ئەمڕۆ کۆتا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەبێت لە بینای پارێزگای هەڵەبجە کە وا بڕیارە چەند خولەکێکی تر بەڕێوە بچێت و بە گوێرەی زانیاریەکان ئەو دابەشکاری کە هەریەکە لە بزوتنەوەی گۆڕانەوەیەکێتی نیشتیمانی کوردستان کردویانەوە بە گوێرەی لێدوانی خۆیان بە پێی پشتی هەڵبژاردنەکان دەبێت بەڵام بە گوێرەی شیکاری کە NRT کردوێتی ئەو دابەشکاری کە ئەو دوولایەنە کردویانە بڵێ وریە ئەگەر ئاماژەیە بۆ بکەی بڕیار وە بوو ئەم کۆبوونەوەی دوایین کۆبوونەوە بێت و ڕێککەوتنی کۆتایی ئەنجام بدرێ بەڵام لە ئێستادا هەم پارتی و هەم سۆسیالیست ئەم کۆبوونەوەیان بایکۆت کردووە کەواتە ئەنجامی ئەوەی کە ئەو کورسیانی کە درابوو بۆ لایەنانە چی لێ دێت؟ بەڵێ کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان بە گوێرەی وتەی خۆیانەوە بە گوێرەی وتەی هەرێکە لە بزوتنەوەی گۆڕانەوەیەکێتی نیشتیمانی کوردستان بە بەتاڵی دەمێنێتەوە کە 3 کورسیە و وەک پێشتر ئاماژەم پێدا کە NRT شیکارێکی کردووە کە بزوتنەوەی گۆڕانەوەیەکێتی نیشتیمانی کوردستان وایان داناوە کە بە گوێرەی پشتی هەڵبژاردنەکان کورسیەکان دابەش دەکرێت بەڵام لە ڕاستیدا خۆی بەو شێوەی دەرناچێت چونکە هەریەکە لە حیزبی شوعی و حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و حیزبی زەحمەتکێشان لە کاتی هەڵبژاردنەکاندا بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکەیان کردبوو بەڵام لە ئێستادا لە هەڵەبجە ئەو سێلایەنە ڕەتی دەکەنەوە کە هاوپەیمانێتیان هەبێت و بە گوێرەی ئەو پێوەرەی کە دوولایەنەکە بۆ کورسیەکانی هەڵەبجە دابەشیان کردووە هەر کورسێک نزیکەی 1200 دەنگی پێویستە بەڵام لە ئێستادا ئەو کورسەی کە دەدرێت بەو سێلایەنەی کە لە پێشتردا ئاماژەم پێدا و خۆشیان باز لەوە دەکەن کە هاوپەیمان نین دەدرێت بە حیزبی شوعی کوردستان و بە گوێرەی دەرەنجامی هەڵبژاردنەکانیش لە سنووری پارێزگای هەڵەبجە حیزبی شوعی نزیکەی 200 دەنگی هەبوو وڵا واتە کورسەکەی حیزبی شوعی کوردستان بە 200 دەنگەوە کورسێکی پێدەدرێت لە کاتێکدا حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئەوەی ڕەت کردوێتەوە هەردوو لایەنەکەی لە حیزبی شوعی حیزبی زەحمەتکێشان ئەوەی ڕەت کردووە کە بە شێوەی هاوپەیمان بەشداری لەم کۆمەڵگەیەدا بکەن واتە ئەو پێوەرەی کە هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دایانناوە بۆ دابەشکردنی کورسەکان بە گوێرەی دەرەنجامی هەڵبژاردنەکان لە کورسەکەی حیزبی شوعیدا یەک ناگرێتەوە واتە کورسەکەی حیزبی شوعی بە 200 دەنگەوە کورسێکی پێدراوە و ئەگەر بێت و بە گوێرەی دەرەنجامی هەڵبژاردنەکان بێ حیزبی شوعی کورسی بەرناکەوێت و ئەو کورسیە دەرەنجامی ئەو دابەشکاری هەردوو لایەن ئاڵوگۆڕ دەگۆڕێت و گۆڕانکاری بەسەر دابەشکاریەکە داتێت. بڵێ وریە چاوەڕوان دەکرێت کە ئەمڕۆ دوایین کۆبوونەوە بێت و ڕێککەوتن ئەنجام بدرێ؟ وا بڕێرە و بەوتەی ئەندامانی وەفدی دانووسانکاری زۆرێک لە لایەنەکان ئەمڕۆ دوایین کۆبوونەوە و بستۆنەوەمین کۆبوونەوەیە کە لە نێوان لایەنە سیاسەکاندا بڕێوە چوو ئەمڕۆ وا بڕێرە بە بەرچاوی کامێرەکانەوە واژوو لەسەر ئەو ڕێککەوتنامەی سنووری پارێزگای هەڵەبجە بکەن. بڵێ وریە لە پشتی تۆ ژمارەیەک لە مایکی کەناڵەکان ئەبینرێوەتە بڕیارە ئەگەر ئەنجامی کۆبوونەوەکە کۆتایی هات ڕابگەیەنرێت؟ بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێدا کە لە دوای کۆبوونەوەکەدا کە واژوو لەسەر ڕێککەوتنامەکە دەکەن لێرەدا ئێمە کە لە ئێستا لە چاوەڕوانیەوە دەن کۆبوونەوەکە دەست پێکراوە دوای کۆبوونەوەکە لێرەدا نوێنەران و ئەندامانی وەفدی دانووسانکاری لایەنەکان وا بڕێرە لێرەوە دەرەنجامی کۆبوونەوەکە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و بە هاوڵاتیان خەنەبوو. بەڵێ وریە حەمەکەریم پەیامنێری NRT لە پارێزگای هەڵەبجە سوپاس بۆ زانیاریەکانت بەردەوام دەبین.